سڵاتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم. یەکێک لە ڕۆژنامە نووسانی USA Today لە وتارێکدا نووسیوێتی مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێی ڕاگەاندووە داڕمانی ئابووری هەرێمی کوردستان لە جەنگی داعش مەترسیدارترە بۆ هەرێمی کوردستان. ئەو ڕۆژنامە نووسە نووسیوێتی دۆخی هەرێمی کوردستان لە 100% جیاوازترە لەوەی کە خەڵکی بیانی پێشبینی دەکەن، چونکە ئەو گەشتیارانەی سەردانی هەرێمی کوردستان دەکەن هەست بە سەلامەتی دەکەن. لە ماڵپەڕی گاردیانی بەریتانی بڵاو کراوەتەوە وەزیری ژینگەی عێراق و حەوت بەرپرسی ئەمنی و ژینگە لە بەیاننامەیەکدا ڕایان گەیاندووە ساڵی ڕابردوو مادەیەکی تیشکدار لە نزیک بەسرە دزراوە و مەترسی هەیە لەلایەن چەکدارانی داعشەوە وەکو چەک بەکاربهێنرێت. ماڵپەڕی گاردیانی بەریتانی بڵاوی کردوتەوە مادەکە لە سندوقێکی پارێزراودا ئامادەکرابوو کە قەبارەکەی هێندەی لاپتۆپێک دەبێت و لە مانگی تشرینی دووەمی ساڵی ڕابردوو لە خەزانەیەکدا لە باشووری شاری بەسرە دزراوەکە لەلایەن کۆمپانیای خزمەتگوزاریەکانی نەوتی وێزەرفۆردەوە کە کۆمپانیایەکی ئەمریکیە مادەکە دروست کراوە. مراد قەرەیلان ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە بە ئاژانسی هەواڵی ڕووسیای ڕاگەیاندووە. بەڵگەمان لەبەردەستدایە کە تورکیا پشتیوانی داعش و گروپە تیرۆریستیەکانی تری کردووە لە کاتێکدا ئەم هەواڵەی کە مراد قەرەیلان ئەندامی بەڕێوەبەری کەجەکە باسی کردووە چەندین جار لەلایەن بەرپرسانی تورکیاوە ڕەت کراوەتەوە. ماڵپەڕی میلیتەری تایمز بڵاوی کردوتەوە کە هێزەکانی ئەمریکا لە عێراق بنکەی مەشق و ڕاهێنان و ڕاوێژکاری و پشتیوانی دروست دەکەن لە نزیک ناوچەکانی هێڵی پشتەوەی جەنگی دژی داعش و نزیکن لەو ناوچانی کە لە پێشودا داعش چەکی کیمیایی تێدا بەکارهێناوە. ماڵپەڕەکە لە زاری چەند بەرپرسێکی سەربازی ئەمریکی ئاشکرای کردووە کە ناوەندی ئۆپەراسیۆنی نەیناوا دەبێتە بنکەی سەرەکی ئەمریکیەکان بۆ پشتیوانی هێزە عێراقیەکان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ. لە فۆکس نیوز بڵاو کراوەتەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕەتی کردەوە کە هێرشە ئاسمانیەکانی بۆ سەر یەپەگە لە باکووری سووریا ڕابگرێت سەرڕای ئەوەی نیگەرانیەکانی ڕۆژاوە لەبارەی ئەو هێرشانەوە دەستی پێ کردووە. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانی پێشکەشکردن بەختەوەربن.